ئەو پیلانگێڕیە کە لەسەر ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا بۆ خۆی پیلانگێڕیەک بوو بۆ سەر تەواوی گەلی کورد و ئەتوانین بڵێین لەسەر مرۆڤایەتی و لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی. لەبەر ئەوەی ئەبێ وا ببینین پیلانگێڕی لەسەر ڕێبەر ئۆجەلان پیلانگێڕی لەسەر فکری پێکەوە ژیانی گەلانە، پیلانگێڕی دژی هەموو پێکاتەکانە لە ڕۆژهەڵاتی ناوین. لەبەر ئەوەی ڕێبەر ئۆجەلان خاوەن فکرێکە، خاوەن دیدێکە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوین هەموو نەتەوە و پێکاتەکان بتوانن پێکەوە بە ئاشتیانە بژێن. دیارە گەلی کورد کۆڵی نەداوە، هەم داگیرکەرانیش ئەوەی ویستیانە گەل و ڕێبەرایەتی لە یەک جودا بکەنەوە، بەڵام هەتا ئێستا نەیانتوانیەوە، پلانەکەیان سەرکەوتوو نەبووە. بگرە ئێستا حرەکەتی ڕزگاری خوازی گەلی کورد، حرەکەتی ئازادی خواز هەم لە ناو کورد بەگشتی، هەم لە ناو پێکاتە و بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوینیشا ئەتوانین بڵێن لە جیهانیشا بڵاوە بۆتەوە و بۆتە جێی خۆشحاڵی بۆ هەموو پێکاتەکان تریش لە ڕۆژهەڵاتی ناوین. ئەوەیوە لەسەر عەبدوڵڵا ئۆجەلانە، لەسەر ڕابەری کورد عەبدوڵڵا ئۆجەلانە کە تورک خستوویەتە سەری. ئەمە هەر لە ئیمڕۆ نەبووە، داگیرکەرانی کوردستان لە وەختی قازی محەممەد و سەیڕەزای دەرزیمەوە و شێخ سەعیدی پیرانەوە هەتاکو ئەم دوایەیش هەتا ئێستەیش ئەوانەی بزانن کەوا بەڕاستی سەریان بۆ دانانوێنێ و ملەتیان پێ نافرۆشێ، ئەوان هاچی بێ لە پێناوی ئەیکەن، لە بۆرەوەی گۆشەگیری کەن، بیکوژن، شەهیدی کەن، لە زندانێ بیتێلنەوە. بەڵام مهم ئەوەی ئێمە بتوانین ملەتەکەمان یەکدەنگ یەکدەست بتوانین شتێ بکەین کە ئەوانەی ئەوان پوچەڵ بکەینەوە، کە این داگیرکەران پوچەڵ بکەنەوە، وەکو ئەوەی سەرجێژی تورکیا لە کوردستانی عێراقا و لە کوردستانی سووریایە. یعنی تو چی کردووە لەوراگەل لە هەموو شتێکە هەر داگیر تەکە، نەوتەکەتەوە بەلاش، خاکەکە داگیرەکە، زوانەکەتی نێشتە گەرێکی تو بسڕێتەوە. بەڵام ئێمەش سەرکردەکانمان ئەوانەی وا ناویان سەرکردێ چی بکەین بۆ خۆی ئەبن بەجاشی ئەوان ئێمەیان پێ فرۆشن، ئیتر بەهەچ نرخێ بێ هەبوومانەوەی خۆیان. ئێمە زۆر داواکاری لە ملەتی کورد لە سەرانسەری جیهانە یەک بگرێ بە یەک دەنگ بە یەک دەست بۆ ئەوەی بتوانێت گوشاری بخاتە سەر ڕژێمی تورکیا، بۆ ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلانی پێشەوای کورد ڕزگار بکە، هەر هیچ نەبێ بتوانێت لێدوان بدە. فکر و فەلسەفەی سەرۆکاپۆ بۆ برایەتی گەلانە و ئێستا بە گۆشەگیرکردنی ئەو بەدیلکردنی ئەو ئێمە لەوە دڵنیاین کە ئامانجی ئەوان کە قڕکردنی مرۆڤایەتیە، قڕکردنی کوردانە لە چوارپارچەی کوردستان لە هەموو جیهان بەگشتی. طبعاً سیستەمی دەسەڵاتدارێتی، سیستەمی سەرمایەداری بۆ خۆیەوە خوازێک کە برایەتی گەلان زیاتر کۆمەڵگە پارچە بێت و ئەوە نەبێت، برایەتی گەلان دروست نەبێ. بۆ فکری سەرۆکاپۆ هەوڵەدەن هەموو چرکە و ساتێک هەموو کاتێک هەوڵەدەن بۆ قڕکردنی، بۆ ڕەشکردنەوەی ئەو فکرەیە. بەڵام خۆشبەختانە ساڵانێکەوە شۆڕشێک دروست بووە، بەرخودانێک دروست بووە کە هەموو پێکاتێک هەموو ڕەنگێکی لە خۆ گرتووە بۆ دەنگی ئازاد بۆ برایەتی گەلان تێکۆشانەکەن. جێی خۆشحاڵی هەموو ڕەنگێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی بۆ گەلی کورد.